مێتۆدێکی تر بریتیە لە مێتۆدی نیوتۆن ڕافسۆن بەم شێوازەیە، یعنی تۆ ئەگەر بڵێن لە خاڵێکەوە دەست پێەکەی و ئەمجار ئەڕۆی بەرەو جوابی دەقیقتر، مثلا لە خاڵی x0 دەست پێەکەی ئەڕۆی خاڵی دواترە دۆزیتەوە، ئەمجا خاڵەوە کە دۆزیەوە ئەیبیت ئەیخەیتە شوێنی خاڵی پێشتر دووبارەیەکەیتەوە، ئەم ڕێگە بەردەوام دووبارەکەیتەوە. باشەکە ئەم مێتۆدانە کە ئێمە لێرە باسیەکەن ئەم پێیان ئیتریشن مێتۆد، یعنی مێتۆدێک کە تۆ بەردەوام دووپاتیەکەیتەوە. لێرە فۆرموڵەکەی زۆر ئاسانە، x1 یەکسانە بە x0 ماینەس f x0 لەسەر f پرایمی x0، ئەمە بۆ یەکەم حرەکەی تۆ. لە دووهەم حرەکە ئەما بێ بە x1 ئەما بێ بە x2، یعنی x0 بێ بە x1 x1 بێ بە x2. لە سێهەم حرەکە x1 بێ بە x2 x2 بێ بە x3 و هەروە درێژی پێدەین و فۆرمولە گشتەکەی کاتە ئەمە xn پلاس یەکسانە بە xn ماینەس f xn دابش f پرایمی xn. ئەم فۆرمولە خۆی لەکوێوە هاتووە؟ ئەگەر سێ بکەن ئەتوانین بە ئاسانی پرۆفیکەین. ئەمە کێرڤەکە کە تۆ هەتا باشە بەم شێوازاوە، باشە لێرە ئەیبڕێ باشە ئەم خاڵە دۆسینە، ئەم خاڵە لەکوێ هەیە. تەبعاً لە خاڵێکی x0 دەستی پێکەین لێرەوە، باشە دین بەرەو ئێرە، بەڵام ئێستا لە مەرحەلەیەکە ئەگەی ئەمە xn بێ x وەرزکەین xn زائیدەی کاتە ئێرە، یعنی خاڵی دواتر. ئێستا ئەمە لێرەوە خەتێکە کێشین، ئەمە تانجانتە لەسەر ئەم هینە، ئەم کێرفە. ئۆکەی، ئێستاکانەی هاوکێشەی ئەم خەتی تانجانتە چییە؟ یەکسانە بەمە. زۆر بە ئاسانی تۆ توانی ئەمە پیشانی بێت، چونکە سلۆپەکە یەکسانە بە f پرایم xn و لێرەوە توانی ئەمە بە ئاسانی بدۆزیتەوە. تەواو تەنها بۆ جیاوازیەوە کە تۆ لە جیاتی x ئەیکەی بە xn پلاس 1. ئەم کێرڤە لەکوێ ئێرە بڕێ؟ لە وای یەکسانە بە سفر، وای یەکسانەکە بە سفر و فۆرموڵەکە بە ئاسانیە دۆزرێتەوە. فۆرموڵەکەی ئێمە ئەمەیە. ئۆکەی، ئێستاکانێ بابین مثالێک خاڵێکە لێرە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین. ئەم مێتۆدە لە نزیکی ماکزیمۆمەکان و مینیمۆمەکان لۆکاڵ ماکزیمایە، ئەمە لۆکاڵ مینیمایە، ئەوە لۆکاڵ ماکزیمایە، لەمانە بەکارێک نایە. بۆچی؟ چونکە f پرایمە کاتە سفر، خۆمان نەزانین لەم شوێنانە کە f پرایم کردێ سفر، ئەمە بێ بە ئینفینیتی، و ئینفینیتی یعنی سریەسەکەی تۆ جۆر ناداتەوە، بە حەقیقەت جواب ناداتەوە. ئێستا ئەگەر بە هین حەسێبی بکەین، بڵێن ئالگۆریتمێکی بۆ بنووسین، یعنی تۆ بێ سەرەتا f x0 هەبێ، باشە f پرایم x0 هەبێ و هینێکیشت هەیە، یعنی وەکو تا کوێ درێژەی پێدەی، تا کوێ درێژەی پێدەی تا شوێنێکە خۆ دیاریەکەی، مەسەلەن تا ئەو شوێنەی کە ئەو شوێنە ئێمە ناوێنین مەسەلەن ئپسیلۆن بار، تا شوێنێکە ئفی ئپسیلۆن بچووکتر بێت لە ئپسیلۆن بار. ئپسیلۆن بار ژمارەیەکی بچووکە، چونکە ئەمانەی ئفی x بێ بە سفر، تا کوێ لەکوێ بێ بە سفر؟ قەت نابێ بە سفر، تەواو پێوینە بە شێوەی ئاسایی نابێت بە سفر، چونکە بێ بە ژمارەیەکی زۆر بچووک، تا شوێنەی کە ئەو ئف ئپسیلۆنی ئێمە بچووکتر بێت لە ژمارەیەکە خۆمان دیاریمان کردووە درێژەی پێ بدەین. باشە ئەمە حەسێبەکەی xn پلاس 1 یەکسانە بە xn ماینەس f xn لەسەر f پرایم x. ئەلگۆریتمەکەی سادەیە بەم شێوازەیە. ئەگەر سەیری پرۆگرامەکانیشی بکەن لە ماتلاب یا لە فۆرتران، پرۆگرامێکی سادەیە. ئۆکەی، تەواو یەکێکە لە سەرڕاستترین و سادەترین مێتۆدەکانی بە مەرجێ تۆ لە نزیکی لۆکاڵ مینیمەکان. مثالێکی هین بۆ ئەم بابەتە، بۆ نمونەیەکە مثال بێنینەوە بۆ ئەوەی کە لە نزیکی ماکزیمۆم و مینیمۆمەکانە جۆک نەداتەوە. مەسەلەن نمونە تو f x دابنێ ساین x، باشە f پرایمی جەگاتە کۆساینی x، وانە x2 باشە یەکسانە بە x1 بڵێن لەکوێ لە x0کەمان سفرە، باشە بڵێن لە
x1ەوە دەست پێ بکەین کە پای لەسەر دووە باشە x2 کاتە چەند x2 کاتە x1 x1 لەسەر x2 باشە بشە کاتە چەند ئەگە حەسێ بگەین کۆساینی پای لەسەر دووە کاتە سفر و ئەم ژێرا بێ بە سفر و ئەوەیە کە جواب ناداتەوە ینی بڵێن نابێت لە هیچ شوێنێکە کە تۆ سریەسەکە دروستەکەی هیچ ئەندامێکی ئەو سریەسە بێ بە ئینفینیتی و لێرا بێ بە ئینفینیتی تو هەم دانەمانە بێ بە ئینفینیتی و بە کەلکیێوەنە. ئێستا ببینە ئێرە مثالێکی ڕێکوپێکتر کە ئەوەیان بێ 5 ساین 2x ماینەس 8 کۆساین 5x یەکسان بێ بە سفر لە نێوانی 0.5 و 1.5 ڕوتەکە هێت باشاکە ئەو ئینتەرواڵە لە هەموو ئەمێتریشانە یا بێ خۆی بداتێ یا بێ خۆت بدۆزیتەوە خۆش بدۆزیتەوە وتمانێکی لە ڕێکانەوەی کە تۆ فەنکشنە ڕەسم بکەیت بە شێوەیە. ئەمە فانکشنەکەمانە باشە دەتەشاوەکەی باسەنی توانین دۆزیتەوە کاتە ئەمە هەتا دەتوان ماینەس 6 ینی ئەو ئەپسیلۆنی ببێ بە دەتوان ماینەس 6 ینی چی ینی ببێ بە ژمارەیەکی ینی نزیک بێتەوە لە سفر ینی دەتوان ماینەس 6 یەک لەسەر میلیۆنانی ژمارەیەکی نزیک لە سفر x0 لە 0.5ەوە دەست پێەکەین ئۆکێ fx مان هەیە f پرایم x دەست لە 0.5ەوە دەست پێەکەین f پرایم x حەسیە بەکەین fx حەسیە بەکەین fx دابش f پرایم x دەکە کەتەوە و تەبان ئەکاتە ژمارەیەک کە ناقسی 0.5 جێگەی نەکاتەوە. ئێستاکانێ fx زایدێک حەسیە بەکەین ئەکاتە چەند ینی ئەم ژمارە بێنە پێخە ناو فانکشنەکەتەوە کاتەوە شانە بە سفر. ئۆکەی دووبارەیەکەین نزیکیش نەبووتەوە لە سفر ئەم ژمارە ئەمە ئەهینە ئەخینە شوێنی ئەمە ئەخینە شوێنی خستمان شوێن باشە جارێکی کاچینەوە بۆ فۆرمولەکەمان ئەمە 0.64 لێرە دانی ئەم fx ئێنە ئەمان حەسیە بەکەین ئەمە حەسیە بەکەین لێرە دایانێ ئەکاتە ئەمە ئێستاکانە هەست ماشاکە کردی چەند fxn کە حەسیە بەکەین کاتە ئەمە هەسێت کە چەند بچووک بووە 0.005 نزیک بووە لە سفر هێشتا مابێتی زۆریشی ماوە بەس نزیک بووەتەوە. ئۆکەی بێتە دەتوان ماینەس 6 بڕین ئەمە چیەکەین ئەمجار ئەم x n زایدێکە ئەمەی دووەمەخینەوە شوێنی xn ئەەکەین شوێنی ئەمە ئەوە تەخستمان جارێکیکە بە پرۆسەکە ڕۆینەوە f پرایم x داینی دەچێتی x ئەوەدایان حەسیە بکەین دەجاتی fx داین حەسیە بکەین ئەوە دابەشی ئەوەکەین ناقسی کامەیەکەین ناقسی ئەمە خۆیەکەی کاتە ئەمە سیرکە ئێستاکانێ ئەمە fx زایدەکە حەسیە بکەین کاتە ماشاءالله ژمارەیەکی زۆر بچووکی کە دیا نزیک بووەوە لایشیدا دەتوان ماینەس 6 وە لەلایشەکە ئێمە تەواو بێتی نزیک بۆ لە سفر کەوا بڕوتەکەی ئێمە بۆ هینەوەکە پێیاوی نەکاتە ئەنی لە بینی 0.5 1.5 ڕوتێکمان هەیە ئەو ڕوتە ئەمە بەم شێوازە تێگەیشتیشین کە نیوتن ڕافسۆن بەچە شێواز میتۆد بەچێ شێوازی میتۆدێکی زۆر سەرڕاستە بۆ حەسێبکردنی هەموو ئەنی ئاسانتر لە هەموو میتۆدەکانیکە یا بەدەستەوە ئەمەش بایسەشە جەر ئاسانە بەسیتر ئەمە زۆر سەرڕاست ئەم میسالەش خۆتان حالیکە.